لە دووەم ڕۆژی فستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکانین یاخود داکۆکیکردن لە بەرهەمە ناوخۆیەکان کە ئازاد محەممەد جوتیارە من نمونەیەکەی هەڵەبجە ئەم فستیڤاڵی ساز کردووە لە باخەکەی خۆی. ئەمڕۆ ڕۆژی هەینیش بەردەوام دەبێت تاوەکو سعات دەی شەو ئەنیارا وڵاتێک تا ئێستا نهاتووە دەرفەتی نەبووە دەتوانێت تاوەکو سعات دەی شەو بێتە ئێرە و بەرهەمەکان ببینێ. لێرە چە بەرهەمێکی ناوخۆیی جیاواز لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان خراوەتە ڕوو هەر لە هەڵەبجە خۆی سلێمانی شارباژێر گەرمیان چەند ناوچەیەکی دیکەی باشووری کوردستان بەرهەمەکانی خستووەتە ڕوو. کڕیارێکی باش هەیە خەڵکێکی زۆر هەیە قەرەباڵقێکی زۆر هەیە لێرە بەڵام هەندێک داواکاری دیکەیان هەیە ئەوانەی کە لێرە بەشدارن لەگەڵ جوتیار و باخەوانەکان یەکێک لەوانەی کە بەشدار بووە لێرە بە سۆسخانەکە چەند بەرەمێکی جیاوازی هەبووە لێرە بە سۆسخانم کاتت باش تا ئێستا کڕیارتان باش بووە؟ لەخوا بەزیاب بێ ینی تەوەقعیەوەم ناکرد ئیمڕۆ دۆم ڕۆژیشە ئاوا بۆ قەرەباڵقیە خەڵکەکە سەردارمان ئەکەن. بابەتێکی گرنگ هەیە لەوەی کە هەمیشە جوتیار و باخەوانەکان گلیانێ بەرەمە خۆماڵەکانیان ساغ ناکرێتەوە. ئەگەر بێت و ئەم بابەتە فراوانتر بکرێت بۆ نمونە بازرگان و بەرهێنەرەکان بێن بۆ بەرهەمەکانیان یاخود ئەم بەرهەمانەی ئێوە ببرێتە دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵات نمایش بکرێ باشتر نابێ بۆتان؟ بە تەکید ئەو بەروبوومەی خۆمان هەمانە زۆر تامیشی جیاوازترە لە بەروبوومی دەرەوەی وڵات. بازارێکی باشتر بازارێکیشی زۆر زۆر یعنی ئێستا ئیمڕۆ ناڵێمەوە 2 ڕۆژە سەرقاڵی فرۆشتنی شتە کاگازات یانی خستووەتە ڕووتەوە. ئێمە مرە ئەو هەنجیرەی کە کاگازات بەرهەمی ئەهێنێ لەگەڵ مەجموعەیە کەسایکەینەوە بە مرەبای خۆماڵی و هەم بە هەنووینیش دروستیەکەن ینی تایبەتە. چۆن ئەمەم نەویستۆ مرەبا و مرەبا لە باتی شەکر هەنووینی ئەسڵ کارانم یەکێک لە مرەباکانیمان بۆ بێنن بۆ هەر بە یەکجاری شاحیشی بکەی لەسەری بابەتێکی جیاوازە یەکەم جار مرەبا و هەنگوین وانە تێکەڵ لەولایە ئەوەی سەرەوەی بەڵێ ئەگەر بۆوان بێت تا بمانێ قسەیکم بۆ بکەی لەسەر بەڵێ لە باتی شەکر هەنووینی ئەسڵی تێ ئەەکەین هەم بۆ سیحەتیش باشە هەم یعنی کوالیتیشی جوانترە نرخەکەشی هەر شتێکی وای فەرق نییە. لەجێگەی شەکر ئەوە نا بچووکەکان ئەمەیان نامە بە شەکر کراوە بەس بچووکەکان بە هەنووینی ئەسڵ کراوە. هەردوو بابەتەکەتان هەیە جگە لە مرەبایە چی کەتان هەیە؟ بەش بە حاڵی خۆمەوەی من و هۆکە ڕەفیقەکانم کردومانە بەس ئەوانەیە. بەڵێ ئێسەمان بە هەنووین کرا هەر سەیریشی کە شکڵی دیارە هەنووینە و هەنجیریش لە جێگەی شەکر بەکاربێنن هەم بۆ سیحەتیش باشە هەم تامەکەشی بەڵێ لۆگۆی خۆیەتی شەڵا بیکەین بە براندێکی کوردی لە داهاتوە چاوەڕێ بکەین کە فراوانتر هەرکیت کێشا سپاس دەکەین. کەسێکی دیکەمان لەگەڵایە زیاتر خەڵک بە قسە خۆش ناویە بن لە باشووری کوردستان بە کەسێکە زیاتر ئەگەر ئەوکارە مایکەم لێ بگرن بە قسە خۆشیەکەی ناوبانگە بەڵام لێرە ئێستا وەکو جوتیارێک چاپێکەوتی لەگەڵاکەین ئەو کاری جوتیاریش دەکات لێرە لەگەڵ خۆی بەرهەمەکانی نەهێناوە ئەمڕۆ بۆ ئێرە بەڵام لەگەڵ هەندێک هاوڕێە هاتووە بۆ ئێرە بەڕێز کاک ئەحمۆد کاک ئەحمۆد هەر لەوێ بیبارێک نەبێت سپاس دەکەم. کاک ئەحمۆد ئێستا زەوی کشتوکاڵی وانت هەیە تۆزێکت هەیە ساکردنەوەی بەرەمەکانتان چۆنە؟ شتانم نەوە فێستیڤاڵە شتێکی زۆر باشە ئیسا ئەکرێت من دەستخۆشکەریان لێکم بەڵام تری هیوادارم ئەمە گەورەتریش بێتەوە خەڵکی تجار و کاسبکارەکانیش بێرن بۆرانە لەبەرەوە من ئیسا کیلویەشتم سندێ بەس لەوانەیە تجارە بێت تەنێ بچێنێ بۆ نمونە لەوانەیە هەر گرێبەستیشتان لەگەڵ وەتاکید ساڵانە بڵێن ئێمە ئەم بەرهەمەی تۆمان بە دڵی تر هەر بەرهەمێک بێت لە هەر بابەتێک بە بکرێ بە گرێبەستێکی ساڵانە بەرهەمەکان ساغ بکرێتەوە. ئیسا ئەمە لە شوێنێکی بچووکە ئەم شتە جوانەی کردی ئەگەر ئەمە شوێنی گەورەتر بێ و خەڵکی بێ و حکوومەت هاوکاری بکات شتەکە گەورەترێت و هەر بچێ بۆ وڵاتەکانیش باشە. ینی داواکەن جگەلەوەی کە مەسا هاوڵاتیان هاتوون پێشوازێکی باشی وەتاکید ئەمەگە فراوانتر بکرێ بازرگان و بەرهێنەرەکان وەتاکید هەموو قازانجێکی باش وەتاکید ئەوان سوودی لێ بێنن فەلا سوودی خەڵکی فەقیری سوودی لێ بینە کاک من ئیستا ئەمە ئیمڕۆ بینامە ڕاستیا زۆر گەجبن شتێکی زۆر جوانیان کرد و دەستخۆشی لە کاک ئازاد و لە ئێوەش و لە هەر کەسێکی شەکەم کە هاتێ بۆم پێشان کە بابەتێکی تر هەیە دەڵێن زیاترم بابەتە لۆکاڵیە ینی ئێستا لێرە زۆر خەڵکەبینی دێنشت دەکڕن بە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانن چ لە هەڵەبجە خۆی بێ لە سلێمانی بێ لە هەولێر بێ لە گەرمیان بێ شارباژێر بێ لەم شوێنانم خەڵکەبینی هاتووش دەکڕن بەڵام ئەگەر بابەتێک ئەمە بکرێ بە نێودەوڵەتی ینی وا بکرێ بازرگان شوێنێک بێ
بازرگانەکانی دەرەوە وڵاتیانی دەرەوە بێن بەرەمە خۆماڵەکانی خۆمانیان پێ ئاشنا بکەین باشتر نییە بۆ ئەوە ئەوە تجارەتەکە گەورەترەوە و سوودەکەشی باشترەوە و خۆشیشە تۆ با خەڵ دنیا بزانێ ئێمە چیمانێ کاک ئێستا ئیمڕۆ چەند شتێکم بیناگشتی بەرهەمی خۆمانە و زۆر جوانی شووە لە ڕاستیە ئەم نەوانتوانی ئەمە بەرهەمانە ئاشنا بکەین بە نەوەڵە ئالم شوێنانە ئاشنا نایە بەڵام ئەگەر بڕێتە دەرەوەی وڵات و بڕاتە شوێنەکان و خەڵکە تجار خەڵکی ئەم لاولات داوەتکەی بە وڵاتەکان هیچێکە با ئەگەر بۆ فەلاح نەکرێ بۆ حکوومەت ئەکرێت چەند کەسێکی بازرگانی وڵاتەکان داوەتکە بۆ شوێنێکی ئاوا لەوانەوە لەوانەیە شتەکە زیاتر بەڵاو بکەوە باشتر لە بابەتێکی دیکە ناتوانن ینی بۆ نمونە ئەم پێشانگا فستیڤاڵی کە لێرە هەیە بۆ بەرهەمە ناوخۆیەکان لا بچن ئەم بەرهەمە ناوخۆیانەی خۆمان ببێتە دەرەوەی وڵات لە دەروی وڵات نمایش بکەن ئاسانە هەوەسیان بێ زۆر ئاسانە هیوادارم بکرێەوە ئێوە خۆتان و جوتیارەکان هەڵتان ناوە سەر کنسوڵێت و باڵێزی زۆری وڵاتان هەیە ینی کنسوڵێت لە هەولێرە هەیە هەندێکیان لە سلێمانی هەن باڵێز لە بەغدا هەیە ئەم کۆنتاکتیان لەگەڵا بکەن قوربانی سەرم ئیسا فەلاحە نمونەیەکان بۆن منە کاکە ئازاد و کۆمەڵێکی تر من گشتیان ناناسم بەڵام ئەیان بینم جارجار لە تەلەڤیزیۆنە مقابلە کری ئەمانە دانەدانە ئەچن بۆ دەرەوە بەڵام حەزەکەم بە زۆری بچن هەرکێک ببوون وەزارەتی کشتوکاڵ پێشانگایکی بەرهەمە ناوخۆیەکان فستیڤاڵێکی بەرهەمە ناوخۆیەکانی کوردستان بۆنە لە تورکیا بێ لە ئێران بێ لە وڵاتێکی دیکەی جیهانی بێ بکاتەوە بیناسن زۆر زەرورە ئەمانە بناسرێەوە دەرەوەی وڵات هەمە چتی جوانمان زۆرە لە ڕاستیە بۆ هەرچی ئەم لاولا بێبوورێنە با ئێمە چوام لاولا ئەی تۆ فەلاحەکانی ژەمە هاندانێکە بۆوانیش بزانێت لەم لاولاوەتیان بەرهەمەکانتان ساقەوێتەوە کێشەیش لەسەری حکوومەت دوورێت تۆ جارێ دوو جار داوەتیان کە بۆ شوێنانە لەوانی تر خۆیان بچن سادبوویتە تۆ لە کاری کشتوکاڵ و جوتیاری وەڵی من شوێنەکەمان وان نەبووە کە زۆر فەلاحێکی گەورە بووم یا هەر لەوانەیە کەمیوە هیەمە قەتی سار ناوم جاری وای یەک دار لە حوشەکە تابی هەر ئێمە دیتە فەلاحین هەر هینێکی مەهەکی فەلاحی لە گیانمان هەرماوێت